هێشتا بڕیاری گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەرناوەند لە لیژنەی وردبینی وەزارەتی پەروەردە تەواو نەبووە. چاوەڕوان دەکرێت دوای پەسەندکردنی بوجە ڕێکارەکانی دیکە تەواو بکرێن و هاوشێوەی خوێندنی تورکمانی و سریانی خوێندنی کوردیش لە چوارچێوەی وەزارەتی پەروەردەی عێراق درێژە بە ئیشوکارەکانی خۆی بدات. بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە گوایە دوای گواستنەوەی ڕێژەی مامۆستایانی خوێندنی کوردی بەشە ئیداریەکانی خوێندنی کوردی ڕادەگیرێن. وبۆ مەبەستەش وەرد و وەزارەتی پەروەردەی اتحادی و پەروەردەی هەرێم دانیشتن و مفاوەزاتیان ئەنجامدا لە دانوستانەکان کۆمەڵی خاڵ تەڕح کراوە تاوەکو ئێستا هیچ نەتیجەیەکی فەرمیمان دەست نەکەوتووە لە وەزارەی پەروەردەی خۆمانەوە. ئێمە وەزارەتی پەروەردەی هەرێم مەرجەعمانە چاوەڕێکین ئەوان ئەو مفاوەزات و ئەو دانوستانانە یەکلا بکەنەوە و نەتیجەکە پێمان ڕابگەێنن تاوەکو داهاتوو چۆن دەوێت. بەڵام ئەوە هیچ عیلاقە و پەیوەندی بەوە نییە کە ئەگەر لەوە باس بکرێتکە ئەگەر میلاکاتی ئەمە بڕاتەوە سەر وزارەی پەروەردەی اتحادیەتی خوێندنی کوردی نامێنێ و لە ناوەچێ و کۆتایی پێدێ خوێندنی کوردی بەردەوام دەبێ و زمانی کوردی زمانی کی ڕەفەرمی دەستوری بە پێ دەستوری عێراق دووەم زمانە لە عێراقا و هەموو تاکێکی عێراقیش بۆی هەیە کە بە زمانی خۆی بە زمانی دایکی بخوێنێ. هاوکات ئەندامێکی لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق دەڵێت لەمە دوا چاودێری هەنگاوەکانی گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی ئەکەین بۆ سەر ناوەند. ئێمەش لە دوور و نزیکەوە چاودێری ئەو بەردامانە ئەکەین کەوا بزانین چۆن ئەڕوا لێژنەکە چۆن لەو ماوەیە چی ئاستەنگ دێتە شوێنەر بۆ ئەوەی بتوانین ئەو کێشە و گیرگفتان دێ بە هەردوو لە وەکو ئێمە وەک پەرلەمانکاران بە تایبەتی لێژنەی پەروەردەش کە بۆ خۆم ئامادە بم لە کۆبوونەوەی سەرۆکوەزیران بۆ خۆی وتی ئەمە بەرنامەیەکی سیاسی ئێمە اتفاقمان کردو لەسەری و ئەبێ جێبەجێ بکرێت لە بواری جێبەجێکردن هیچ کێشەیەکمانە دوایش ئەو ڕۆژەی کەوا وەزیری پەروەردەی عێراقیان بان کرد بۆ بەشی مالیەی پەرلەمان بۆ تاوتوێکردنی بوجدەی وەزارەی پەروەردە خۆی تیاداوتی لەم بوجدەیە تەخسیسات مالی بۆ گواستنەوەی ئەو مامۆستانە ئەنجام درا. ئەو مامۆستانە هەڵبەتە کە بێنە سەر بەغدا ئەبنە بەشی خوێندنی کوردی لە سەر بەغدا بێ ئێستا چۆن لەسەر هەرێمە ئەو کاتە بووچەکەیان سەر بەغدا. لە کاتی جێبەجێکردنی بڕیاری گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەر ناوەند 13,000 مامۆستا و فەرمانبەر لە کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێم دەگوازرێنەوە سەر ناوەند. هەر بۆیە پێشبینی دەکرێت دوای تەواوکردنی ڕێکارە ئیداریەکان و پەسەندکردنی یاسای بوجە بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.